والدم هشتاويك السيري قجمك بس خۆزگە ئەخوازم بەس یعنی دایکم وانە بواە قیل و سێئەگەنانی شەویشم نەبواە کاکە. حکوومەتی هەرێم کە ئیترۆک و باوکی میلەت وایە تا چەند ئاگەی لە دۆخی ژیانی و خەڵکەیە تا چەند باکی بە ناخۆش و ناڕەحەتەکانی و خەڵکە هەیە. والله هیچ باکی بە میلەت نییە ئەگە باکی بە میلەت بووە ئاورێکی لەو فەقیر و هەژارە ئایایەوانێ فەرمو من 20 ساڵە ڕائەکەم کارگوزارم گەنگ و پا ئەەکەمەوە 320,000 هەیە لە دوو هۆدەی گڵام هەتا لایەکی چاگەکەم لایەکی تری وێران ئەبێ 4 ساڵە دایکم لە جێگایە زەلیلی سەرجێ هەموو هەفتەیەک من یەک دەسەدای بێکڕم بە 70,000 کاکەیان ئەگەر مەعاشەکەم بن بۆ خەڵک ئاوا داما و نابێت من هەتا ڕۆژێک هەفتەیەک ئەیکڕم 2 هەفتە بە قەرز ئەیکڕم دای بێکە قەرز دای بێکڕم ئەرێ بەخوای گەورە من موچەکەم 330,000 کاتی خۆیان نادرێت نەوەڵا بەخوای گەورە منەچم بە قەیسەی هێنم دای بێکە بە قەرزی هێنم هەتا مەعاش وەرەگرم مەعاشەکە وەرەگرم ئەیبینەوە بۆ کابرا ئەرە وەڵڵاهی شێوازە خزمەتی دایک دەکەی؟ بەڵێ من سواسی خۆ ئەکەم کە خزمەتی دایکمەکەم وەناشکوریش ناکەم کە حاڵە وەزعم ئاوایە من لەژێر خێمە شابوومایە بەس دایکم وانە بووە بەزەونە حکومەت چایکی لە فەقیر و هەژارەوە بێ لە من داماوتر هەیە من ناڵم من وەزعم ئاوایە لە من داماوتر هەیە کاکەیان من سواسی خۆ ئەکەم کە وەزعیشم ئاوایە من 15 ڕۆژ تەلەفۆنم بۆ نووسنگەکەی کاقوبار کرد گاڵتەم پێ ئەکا ئەڵێ ئەمڕۆ نابەیانی جواب تێمەوە دەوەرە سەرخەت کاکەیان ئاوڕێ لەو فەقیر و هەژارە بەرەوە بەس ئەوە کاک چی دڵە پڕ بوو؟ کەس نەخۆشی نەبێ کاکەیان بە تایبەتی منەوە 4 ساڵ و نیوە من دایکم ئاوە لە جێگایە سوێن بەخوای گەورە هەتا ڕاکەم عیلاجەکڕم دایبی نامێنێ عیلاجەکڕم کلێنسی تەڕی نامێنێ بس ئەو نەداوا لە کەسی تر نییە بەنمونە جگەل لە تۆ خزمەتی دایکە بکە یارمەتیتان بە موچە خۆرێ ئەن پیاوێکی ماڵ نەوەڵڵا بەز منم حوتی بەیانی من ئەڕۆم گەنگ و پا ئەەکەمەوە حتا 12 نیوەڕۆ سوێن بەخوای گەورە ئەر وڵڵی عیلاجشتە کڕێتە؟ وەڵا عیلاجە و کلێنسی تەڕە و شەربەتی مێوژە کڕێومە بۆ دایکت کڕێت؟ بەڵێ چی کەڕەشەکە ماڵە؟ ماڵمان لای مەحکەمەی کۆنا لە 2 هۆدەی گڵام 2 هۆدەی گڵ ئەر وڵڵی لە تو دایکت پێکەواژ بەڵێ موچە خۆر و کاسبکاری ماڵیش بەس خۆتی؟ بەس خۆمم سواز بۆخوا بڵێم ئەوەی هەبوو ئەوەشی هەیبوو خورا خەرجی کرد کاکەیان ئەر وڵڵی زۆر سپاسیشی تر هەیە لە دڵتا بتەوە بیڵێ؟ زۆر شت هەیە لە دڵما بێڵم بەڵام ناتوانم بێڵم زۆر هیلاکەم من 20 ساڵە کاکەیان سوێن بەخوا خۆم شەکرەمە والدم هەشتاویەکە سەیری قژمکە بەس خۆزگە ئەخوازم بەس یعنی دایکم وانە بواە قیل و سێئەگەنانی شەویشم نەبواە کاکە ئیتر داوا لە بەرپرسیارێک ئەەکەم بێتە سەرخەت ئاوڕێکمان لێ باتەوە بێ سەیری بار و گوزەرانم کە بزانە خۆیان لەو خان و ئەژین بڕوا بکە جاری وە هەیە دگاکاندا ئەخەم ئەڵم بە حەشەرات و عیب نەبێ مشکوشت نیەتە ژوورەوە بۆمان ڕادێ خراپ بەخانەوەکە وڵڵاهی هی گڵە هی شارەوانیە هەتا ئێستا شارەوانی 2-3 جار تەبلیغی کردم ئەڵێ بڕۆ ئەی من بۆ چۆ بڕۆم خۆم و دایکێکی زەلیلی سەرجێگا بۆ چۆ بڕۆم بەس ئەوە داواکارێکم هیوادارم دەنگم بگەینی کاکەیان زۆر سپاس دەکەم عەزێتم مای